سڵاو بینەرێن هێژا بینەرێن بەرنامێ دەربڕین gelek caran mirov hest pê çendê diketin ku xwe kêmtir dibînîtin ji hevalên xwe ev jî egerê wê çendeye ku hez bine aramiyê biketin di jiyana xwe de lêya giring ew e kar biketin xwe ji wê hestê dûr biketin digel me da binda ku bizanîn eger çiye ku hindek kesan hez bi kêmasiyê û nearamiyê dikin di jiyana xwe de دیتناتە بچی هەندێک کەسان هەست بە کێماسیە دەکەن نقصانێ دەکەن دژیان خۆدا طبعا کێماسی ئەمە گرفتێکە لە ئینساندا هەیە ئەبێ تۆ ئەو شتێ من بە دوو شتی لێک دەدەمەوە دائیمەن ئێمە کە کۆمەلگای ئێمە شەر ناوە ڕۆژهەڵاتی ناوە ڕاست دائیمە لە دوو شتێک دەگەڕێین کە ئێمە پێی ناگەین هەوڵی بۆ ئەوە دەدەین لە بەرەندێکم لە بۆ شتەی ناگەنە کە ئێمە دەتوانین بەدی بێنین ئەو یەک لە غەریزەکانی ئێرە یعنی ئەو شتێک تۆ دەوێت هەولی لەو بدەیت کە بتەوێت دێتە دەستت هەولی بۆ نادەیت ئەوە لەبەر هەندێک ئەو گرفتانە لە ئینسانی شەرقی هەیە ئێمە ئەبێ نابێت تۆ لە هەندێک کێشە هەیە لە خاستن لە کۆمەلگای ئێمە ئەبێ دەیەوێت لە پڕێ ببێ بە کوڕێ یعنی ببێ ئەوەی دانیشتووە تۆ سەیری یەکێک دەکا لە فلان ئیتر ئەوە خۆی لە هەندێک تەوان مەسائلی بوون و نەبوون لە ئەزەلەوە لە هەموو کەس نییە شەرت نییە بووی ڕاستی شتێکی ڕاستی نییە بەڵام هەندێک کەس کاری کردیە ئیشی کردیە تۆ ئەگدەبێ هەموو شتێک قەت لە خۆتەوە بۆت نایە بێ کار بکەیەوە تۆ ئەگەر کار نەکەی لە جێ خۆت ینی کەسش نایە لە ئاسمانەوە شت بۆ تۆ بێنێتە خوارێ ئەوە ئەو کێماسی گرفتان لە ئینسانێکە لەو ئینسانە کە سقەیان بەخۆیان نییە ئەبێ باوەڕبوون بە خۆپەیدابی لە ناو کۆمەلگایە دومینجار ئەو کۆمەلگایمە کۆمەلگایەکی هەندێک جار ئێستا تا ڕادەیە کۆمەلگایکی خۆخۆر بووە وەکومشە خۆی لە خۆی دانیشتووە بێ شتی بۆ بێ هەندێک شتیش لێرە خاصن لە وڵاتی ئێمە لەو فتری ئەخیری شتێ سەبارەت بۆ دامەزراندنی بەبێ ناڕەوا ئەوەی شەهادەی نەبوو ئەوەی نەی خوێن ئەوەی تر خەڵکیان هەتا تۆ ئەگەر بزانی کۆمەلگا گۆڕانکاری زۆری بەسەر هاتێ کۆمەلگای لادەیی نەمایە هەمووی بوویتە شاری ئەوە یەکێکە لە گەورەترین گرفتەکان کە هاتوو سەر کۆمەلگای کوردی کات گون نەمایە ئەو گور سەبەری ئەو دامەزراندن ناڕەوایە بوو کە خەڵکیان دامەزران بە ماقابل مەبلەغێکی کەم ئیتر بیری شەکاتەوە دەبێت ئەو کابرامەتە لە شتێکە ئەوێ وەکو ئەو بێ بەس ئەو خۆی مادی دەکە ئەو ناو دەوێت دانیش بۆ پلان شتی هەیە ئەمە گرفت و لە خۆیەتی هەست بە نەقسی خۆی دەکات لەبەر هەندێک ئەبێ کۆمەلگا ڕۆشنبیر بکرێتەوە بێ کۆمەلگا ناحی دەرونی چاک بکرێتن ئەو ناحی دەرونی بخەبێت من هەموو جار دەرێم کە بە پەروەردە لەوە دەور ببینێم کۆمەلگا دەبێت خەڵک ڕۆشنبیر بکرێت سەبارەی بێ مەتەلەنی ئەوە کێماسی هەیە کەمتر ئەوەی هەیەمانی حەسوودی دە مەسەلا دەبی فێر برێکی تۆ ناتوانانی بەرامبەر بە فلان کە شتێک دەکات تۆ ئەبێ هەولی بۆ بدەی نەک بچی تەماشای بکێ لۆ ئەو های نەخێت تۆش بڕۆ هەولی بۆ بۆ شتێک کە دەتوانێت بیگەیتێ بەس نەک ئەو شتێک کە تۆ لە تااقەتی خۆت گەورەتر هەولی بۆ قەت ناگەی پێ ئاریشێن جیڤاکی نابێتە ئەگەرێ هەندێک و هەز بە کێماسیە بکەن چۆن ئاریشێن جیڤاکی یعنی ئاریشەیان کێشە يعني قصد چی يعني عریسێ کێشێن کۆمەڵایەتی ناخمشتە نە کێشە کۆمەڵایەتی ناو کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی تا ئێستا کۆمەلگای ئێمە جیاوازیەکی خۆتزانی کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی چی پێرەن مەحافظە لە هەندێک شت بابەتە لە بەڵام کۆمەلگای ئێمە تا ئێستا کۆمەلگایکی ئەتوانین برێن لەو 20 ساڵی ئاخری زۆر نازانم تۆ دەرێ دیتیان ناک تۆ هەبێ باسی ئێمە دائیمەن تۆ باسی کۆمەلگا بە تەنیا ناکێت باسی دەور و پشتی خۆشتەوێ بکەیت ئێمە کۆڵوانگاچی نەوەزە کۆمەلگا هەندێک نابوونەریتی تایبەتی هەیە مەسراوزە ئاینی بی کۆمەڵایەتی بی خێزانی بیتن مثلا ئەو ئارایشتەکانی ئێستا لە کۆمەلگا وەکو تۆ قەزم تێناگەم چکەم کێشە هەیە مثلا حالێن کە کێشەی ئابووری هەیە مثلا هەندێک چین کێشەی مثلا سەکەن هەیە کێشەی تریش هەیە بەڵام لە هەم عریشە بەسڵتەکی عام بەس تۆ نازان بەجێرەی ئەگەر ئێمە پاسی کۆمەلگای خۆمان بکەین کۆمەلگای ئێمە چالە سەیری بکەین لە پێش 20 ساڵ پێش ئێستا زۆر جیاوازی هەیە لە کۆمەلگا دومین جار تۆ شەرتنی هەموو شتەکانیش لە کۆمەلگا بەدلی تۆ بێ هەموو شتێک بەدلی تۆ نابێ بەدلی ئینسان ئەوە نییە کە هەموو شتەکانی بەدلی خۆی بتن و هەموو شتی بۆ بێتە بەردەست بەڵام لە هەماندا هەندێک شتی شەیە کە دەیکەی کۆمەلگا ڕێگردا مەتەل لە عادات و تەقالیدی حیاتی خۆتە لە عادات و تەقالیدی ژیانە لە عادات تەقالیدی هەڵس و کەوتە و بابەتانە بەڵام ئەوانە هەموو کێشەکە من دەزانم کۆمەلگا تا ئێستا گۆڕانکاری زۆری بەسەر هەندێک لەو ئاریشانی کە پێشان خەڵک بە ئاریشەی دەزانن بە کێشەی دەزانێت ئێستا کێشە نیە دەیکات مەتەل ئێستا یەک لەو میثالە ئێستا تەماشا چەند کچ لێرە
ئیش دەکەن پێشان کێشە بوو یعنی شتێکی عیبدار بوو ئافرەت لێرە ئیش بکە ئافرەتی خۆشمە چەند هەیە تۆ هەروە تەلەڤیزیۆنەکە بە سێری باشە لەو حالەتەکەش خات هەست بە کێماسیە ناکەتم نەخێلۆ کێماسی لێرە ئیش نەکەتم ئەگەریش کێماسی نە ئەگەر ئەم دەڵێم ئەبێ ئیش بکاتن شتێکی سەربەرزێ بۆ ئافرەتیش ئەبێشان بەشای شت نییە پیا ئیش بکات ئێستا خۆتە بزیینی ئێستا لە کۆلێجەکان زانکۆیەکان هەموو خوێندە مەکتەبەکان ژمارە کچەکان و کچەکان لە کوڕەکان زیاترە ئەوە گرفت نییە نانی بەس بەڕاستی پێشکەوتنە ئەمێ دەکەن سەرکەوتو بوون زۆر سپاس. دیتناتە ئەگەر چێک و هەندێک کەسان هەست بنە ئارامیە یان کێماسیەتکەن دژیانە خۆدا ئەگەر بۆ چ زڕێنی وڵی ئەوە قەنەعاتە من هەموو ژیانێکی خۆشی عەزلەیە بەس دەبێ هەوردان دەگەیە قەنەعات هەموو ئێستانیش وەک یەک نابی هەیە عیاری لێ خۆشترە هەیە ژیانی خۆشترە لە ژیانەوی بەس هەوردان دەگەی ئەگەنەش گەیە قەنەعاتەکەی خۆت خەزێنەیە تجارە هەستە پندێکریەک و تا نەقسەکەیە دژیاناتە نەقسەکەی بەس هەمووش ناگاتە دەگاتە ئاوات ئێستا ناگوترێ ژیان زۆرە تەماعیش بوو تێر نابی نەفسی ئینسان حەز دەشتی زۆر دەکات بەس دەبێت قەنەعاتەکەی خۆت خەزێنە ببینێ هەیە لە هەموو ژیانێک باری خۆشە بەس هەوردان دەگەی ئەگەنەش گەی هیچ کێشە نییە قەنەعاتەکەی خۆت خەزێنە پێبینە هەوردت هەدەگەی ئاوت لە ژیان پێتەویە چه بهێتە کردنداک و بگەتە قەنەعاتێک ینی هەست بە نقصانێ نەکە دژیانە خۆدا بەخۆی هەندە جار لە ژیانێکی خۆش ژیانمە هەستم بێ شتێکی نەکردە نەقصان بەس هەندە بواری شێت دەبی تەڵەبیاتی شتێکێک بۆت ناکرێ وەک حەز دەکەی بەس کە تەڵەبیاتی دەکەیت بۆت ناکرێت چی بکەیت لە ژیان هەوردان ئەسا بەس کەنەگەی کێشە نابی قەنەعاتەکەی خۆت خەزێنە پێبینە بەس هەوردە وەک پیشە و کار دەگەیە چاوە هەوڵ بدەتن لە وەک باری کەسابەت وەک قەنەعات خۆت دەری خۆت فراوانکەی لە ژیان قەنەعات بە خۆت بینی ئاواتە چی خۆشە قەنەعاتی خۆت ئاواتە کۆمەڵگە چاوە تەماشای ئەو کەسانت کەتنەوەی هەست دکەن نەقص دژیانە خۆدا هەیە وەک بەسەیە نەقص لە ژیان بەزەیت بەخۆی بەویدا دێ بە خۆشکەنیتت دەگەڕ سەرخۆش بەسەیت بەخۆدات بەسکە وەک بینی ئەو نەقصانە زۆر بارەچێ تەماشای دەکەی شکستی هەیە دەرێتە بەوەی دەچیکە ئەو نەقستانی هەیە هەوڵ دەدەی حەز دەکەی کارێک وەرە یارمەتی دەستی بۆ دەرشکەی بەسکەنیتت ئاخەکەی لە دیارهاتە چێشی ئاخۆفەکی بۆ دەکەی ینی کەنیە ینی بەزەیەکت پێی دەستێکەنیتت دیتناتە بچی هەندێک کەس ناڕەحەتن دژیانە خۆدا ئارام نینن ژبەرچە بەڵێ پێشەکی بە خێراتتان دەکەم مرۆڤەکان لەوانەیە لە هەندێک شت یەکسان نەبن لۆ نمونە لە هەندێک باردا لە شەهادەت دەڵێ لە بڵێ لە باردۆخی ژیان دەڵێ لە زۆر لەوان یەکسان نەبن ئەوان لە دەکا کە هەست بە یەکسانی نەکەن هەست بە نەقس بکەن تجارە هەستە بێ چەندێک کریە کۆتا نقسەکەیە دژیاناتەدا بەخۆم تا خوێنم تەواو نەکرد بوو هەستم دەکرد نەقسەک هەیە لە من بەڵام کە تەواوم کرد ئیدی سوپاس بۆخۆ هەز ناکەم لە هیچ ڕۆکە نەقسم هەبی شێ بژێ من تۆ دناخی خۆداکەی بەڵێ من وەکو خۆم ئەمن سامانم هەست دەکەم کە ینی کەسایەتیش تایبەت بە خۆم هەیە و جیاواز نیم لە خەڵکی بەڕاستی تو نبینی ئەو کەسێن هەست بە کێماسیەتکەن دژیانە خۆدا ئەوە ئەگەر زڤڕین بوو یعنی ئەگەر ئاریشێک هەیە ئاریشەکە جڤاکی بیتن یانشی هەر تشتێک بیتن تەسیر لەوان دەکەتن کە هەست بە کێماسیە بکەن دژیانە خۆدا بەڵێ هەندێک مرۆڤ هەیە کێشەی هەیە بەڵام مرۆڤ بۆ ئەوە دروست بووە ینی بتوانێت ڕوبەڕوو کێشە بتەوە مرۆڤ زۆر لە کێشەکانی گەورەتر ئەجا هەر کێشەیەک بیتن بەڵام لەوانەیە مرۆڤ نتوانێت بەتەنیا کێشەکانی خۆی چارەسەر بکاتن پەنا بۆ دۆستێکی نزیکی خۆی یان کەسێک بباتن کە شارەزای توانێت کێشەکانی خۆی چارەسەر بکە دیتناتە ئەگەر چی ئەکو ئەو کەسێن هەست بە کێماسیەتکەن دژیانە خۆدا و نەئارامی ئەو کەسانەی کە سقیان بە خۆیان نییە لەبەرەوەی مەسەن هەر ئەشکالێک یان هەر مشکلێک یان هەر ئیشێک دێتە پێشیان ناتوانن وەکو پێویست دراسەیە بکەن دەوی پێشوەقت دانیشی بۆی دراسەیە بکەی و سقی کاملت بە خۆتەوی بۆی کارەکەی خۆت ئەنجام بدەیت پێویست بۆەوە ناکات سقەت بە خۆت نەبیت دەبی لە هەموو شتێک سقەت بە خۆتە بیت
ئەجا ئەو کەسانە دەبی ینی بیرکەنەوە پێش ئەوەی بیرکەنەوە بۆ سقی بەخۆی نییە سبب چییە؟ جا دەبی ئینسان دائیمەن سقی بەخۆی هەبی لە هەموو ئیشێک لە هەموو کارێک پێش ئەوەی بیکەی دەبی ئەتوو بیر لێ بکەوە چۆنی دەکەی چۆن سەرکەوتووی و ئیشەکانت کەماسی چییە نوقسانی چییە کەموکورتی چییە بۆ ئەوی تووشی کەموکورتەکان چارەسەر بکەن ئەجا دەست پێ بکەن. بژە کەسان ئەگەر شەهادە هەبیتن یان لە زانکۆ یان لە ژین مەکتەب سەرکەفتی بیتن یاژی بۆ نمونە بژین ئەو لە هەر بارێکیدا سەرکەفتی بیتن کەسێ بەرامبەر دەبینیتن کو ئەو تشتە ئەو دەستخوە نائینیتن وجا هەز بە کێماسیەت کەتەنە بچەندە چاوت بەخۆی دزانی چیە ئەو کەسانێکەوە لە خوێندن سەرکەوتون شەرنیە لە ئیشکردن سەرکەوتون لەبەرەوەی وەکو جەنابەت باس کرد هەز بە کەموکورتی دەکات. جار ئەو کە لە خوێندن سقەی بخۆی هەبووە توانیتی دەرەجەی باش بینی توانیتی سەر بکەوی پێویستە لە کارەکانیشی هەمان شت بەکاربینی خۆی لە بواری خوێندن و ئەوە دەبێ خۆی بختە بواری پراکتیکەوە بۆ ئەوی سەرکەوتوو بی یا من یەکێکم لەو کەسانەی نەمتوانی وەک مەسەلەن قوتابخانە جامعەتەوە بکەم بەڵام ئەمن ئەو شتەی ئەمن بە من دەکرێت بە زۆر خەڵکی ئەوەی کە جامعەی تەواو کردی خەریجە پێی نەکرایە یعنی سبب ئەوەیە سقەی بەخۆی نەبووە. گوتی من مەکتەب تەواو نەکردە باشە تو هەز بکەم بوو نێ ناکەی دژیانە خۆدا تشتێک من سبب هەبووە نەمتوانیە مەسەلەن مەکتەب تەواو بکەم ئەوی لەبەرەوەی من کە کورد بوویمە نظامێکی فاشی حکومیمەی کردیە مەجای ئەوم نەبووە منیش هەندێک شتم پێ قبول نەکرایە لەبەر ئەوە نەمتوانی مەکتەب تەواو بکەم دوایش کە تەمەنم فەرقی کردیە نەمتوانیە ینی لەبەر مەسایلی ئەوەی عائیلی وشتوال نەمتوانێت بچم خوێندن تەواو بکەم بەڵام زۆر کەسەیە خوێندنیشی تەواو کردی ساب عایلەش بووە یعنی ئەوە جیاوازی گەلێک زۆر هەیە. باشە ئەو کەسێن هەز بە کێماسیە دکەن دژیانە خۆدا پێتوە ئەو بخۆ هەوڵ بدەتن یاژی کەسە کاریکار بیتن دەگەلوی داکو ئەو کێماسیەش ژیاناویدا دەرکەوی بە قەنەعەتی من دۆست و برادرەکانی زۆر گرنگن بۆ ئەوەی هاریکار بن چونکە هەموو ئینسانێک پێویستی بە هاریکاری برادرەکانی خۆی هەیە کە یان خزم و کەس یان باب یان برا یان دایک یان خوشک بەڵام دەبی زیاتر بەخۆی هەوڵ بدە بۆچی من هەزەکەمی بکەم بۆچی ینی کەماسی هەبی دەبەر چێ سبب چییە دەبی ئەمن داهێنانم هەبی ینی بشێم هەموو ڕۆژێ شتێکی نوێ چێ بکەم ئەوە وەت دێ دەکا ئەتوو هەموو دەم سەرکەوتوو بی لە کارەکانت بە تایبەتی لە ڕووی پراکتیکەوە لە ڕووی نەزەری تو دەخینەوە دەبینی کابرای قارەمان بۆ لە پلان ئەوەی وا بووە بەڵام ئەتوو تەماشارەکەی وچیت پێ ناکرێت بەڵام ئەتوو هەر ئینسان یا توش دەتانی وچی بکەیت ئەگەر کەیفت دەبی دەتانی بگەی ئامانجی خۆت. ئەگەر چێک و هەندێک کەس هەز بە کێماسیەت کەن دژیانە خۆدا و نە ئارامیە بەخۆی قەناعەت شەرتە لەوەی ئینسانی ئینسان ئەگەر نەقوستانی شێبی دەبیت بڕوای بەخۆی هەبیت کە شتێک لەلایەن خوای گەورەوە شتە پێیدایە مەسەلەن ئەگەر ئەتوشی هیوایەتەکت هەبیت مەسەلەن ڕۆژێک دابێ قەناعەت بۆ شتێ بکەیت باوەڕت بوون بەخۆت باوەڕت بەخۆت هەبیت مەسەلەن چ شتێک لە ژیان نەقسێ ئەوە دڵنیا بە هەوڵی لێ بدەیت کۆشی لێ بدەیت سەرکەوتوو دەبی بەخوای هەیە هەموو دڵە چیژۆکی یەک نییە مەسەن ئینسان هەیە زۆر ئەگەر ئیرادەتی لێ شتێ نەبیت تەعاملی لێ شتێ نەبیت لەوانەیە هەر دەقە و سەعاتێک زۆر هەز بەو نەبوونەی خۆی بکات لە هەموو ئاڵەتەچش. باشە تا چجارە هەست هەندێک کردە کۆتا نەقسەک هەیە دژیاناتەدا بەخوای هەموو کەسە کە دەبیت کە لەو ژیانەی مەسەن ژیان بەسەر دەبات هەموو کەسێک نەقوستانی هەبووە و ئەوەی کە دەرزانی نەقوستانی شتەکە ئەو خوا ئینسان هەموو ئینسان تاقی دەکاتەوە ئایا بزان ئەو کەسە چەند تەعاملی لە خۆیە چەند باوەڕی بەخۆیە دەبی تەعاملی هەبی لەگەڵ شتەی هەستە بچ کردە چ نەقس هەبووە دژیاناتەدا وەڵاهی ئەگەر ژیان لە ڕووی هەموو شتێکەوە مەسەلەن ئینسان زاری وا نەقزبوون هەموو شتێکە لە کار لە ئیش مەسەلەن لە خۆشی مەسەلەن ئینسان ئەگەر لە ناخۆشیش نەقسی هەبیت دەبیت تەعاملی هەبیت ناخۆشیش نەقزبوونی هەیە و خۆشیش نەقزبوونی هەیە و زۆربەی شتەکان نەقزبوونی تێدارێ وڵا هەستم کردیە لە زۆر شت
هۆکار چییە هەندێک لە کەسان هەست بە نەقسانی دەکەن لە ژیانی خۆیان والله هۆکارەکەی ئەوەیە مرۆڤەکان داری وایە ئەو هەیتی یەکیان نیەتی ینی هەبوونە هەسەیەکیان نەبوون ینی لەوەیە پێی ناخۆشانی لەوەیە هەڵ دەکە ئەویش هەیبی بەڵام ئەوەیە هۆکارەکەی هۆکار چیە هەندێک لە کەسان هەست بە کێماسی یان ژینە ئارامیە دەکەن ژیانی خۆیان وڵای ئێستا ئەو وەزع قەیرانە یعنی وای لێ کردووە لە زۆربەی هاوڵاتیانی کوردستان تووشی یعنی حەلەقی بوونا لەو وەزعانە و لەو ئەوەی وەزع باش دەبێت و تێک دەچێ و ینی معاشەکەش وەزعەکەی باش تێکدا بەگشتی ینی کابرا هەز دەکا موچەکەی 500,000 بوو بەشی دەکرد ئێستا بۆ بە 250,000 250,000ەکە نازانێت کری خانەکەی پێبدا ئایا مناڵەکەی داوای لێ دەکا چۆن یارمەتی نازانێت چی بکە زۆر جار نەفەر هەیە من هاتۆتە لای من گوتیتی واللهی هەر وەختە خۆم یعنی ئینتیحار بکەم بەس لەبەر خۆفی خوا نەبێ خۆم ئینتیحار دەکەم گوتم بوو کاکە گوتی وڵی کاکە یعنی منداڵەکەم داوای پارەمی دەکەت 250 لام نەبووە تا گەشتمەوە مانگ بیدەمێ جا ئەو هۆکارانە بەگشتی قەیران شەڕی داعش ئەوانە تەسی لەسەر کوردستان بە تایبەتی کوردستان ئێستا کوردستان یعنی 160 تقریبی محەلق ماوەتەوە نازانێت چ بکە 120ێکی تقریبا وەزعی باشە 120ەکەی وەسەتە و وەسەد نییە یعنی وەزعی کوردستان بەگشتی زۆر خراپە یعنی پێویستە چ بێتە کرندا و هەست بە نقصانێ نەکەتن دژیانە خۆدا بەخوای پێویستە ئەو وەزعانە ئیشەڵا چارەسەر بێەوە پاش ئەوە شەڕی داعشی کۆتایی پێهات ئیشەڵا موچەکانیش دەگەڕێتەوە جێی خۆی بۆی کابرا مەسەلەنج بژێوی ژیانی ئەگەر کابرا بژێوی ژیانی تەواو بوو بەنسبەت بژێ ژیانی تەواو بوو موچەکەی تەواو بوو کێشەی نامێنێ شتەکانی بەجێبەجێ یان بۆ نمونە کابرا ئەگەر نەوتی بدەنێن ئەو ساڵ نەوت نەبوو زۆر خەڵک یعنی زۆر یعنی بەڕاستی خەڵک زۆر پێی متەئسیر بوو کابرا ئەگە 2 بەرمیل نەوتی بدەن لە ساڵێک پێویستی زیاتری پێ نیە ینی 5 بەرمیلی بدێ 3 بەرمیل زیادە پێویست پێ نیە 3 بەرمیل لە ماڵەوە دانێ چکۆ شتێکی ئەوە نییە خواردن بێ بخورێ برێ شتێک بێ بەس ینی کوردستان وای لێ هاتوو ینی بەڕاستی ئاوارەکان نەوتیان زۆر زیاتر وەرگرتووە داهاتن دەیانفرۆشتەوە بە 6,000 بە خەڵک ینی کابرا خەڵکی کوردستانە نەوتی نەبووە کابرا لەو ینی دەردەسەریەکی چێشتووە ئەنفال بووە دەربەدەر بووە زۆر ینی ملەتی کورد ملەتێکی زۆر مەزلومە غەدر لێکراوە ینی دەبێت ئەو سەرکردە سیاسیانش بە خۆیان دابستنەوە ملەتێکی شۆڕژێرە ینی هەردەم لە پشت سەرکردەکانەوە بوونە دەبێت ئەو سەرکردانش بە خۆیان دابستنەوە خوار خۆیان بدینن ئەگە ملەتێکی ڕەش و ڕوتیان لە پشتەوەیە دەبێت زۆر یارمەتی ئەو میلەتەی بدەن ملەتی کورد بەڕاستی ملەتێکی زوڵم لێکراوە بۆچی هەندێک کەسان هەست بە کێماسییان ئارامیت کەن دژیانە خۆدا ئەس بێژم ئیرادەوانە زعیفە ئەوێ مەسەلا ئیرادەیە بەێ هەست نەقسێتکەن ژیانە خۆدا یعنی کێماسیت خۆت بینن ئەوە ڤەتگەڕێتن و ئیرادەوان دلدا زعیف تا چجارە بخۆ هەست پێ نەکردە و کێماسی دژیانە تەدایە هەیت هەست بە نەقسەکێ بکەی نەخێر الحەمدولیلا نە ئەبەت باشە ئەوێن هەست کێماسی دژیانە خۆدا دکەن پێتوێ چ بکەن داکو ئەو نەقسەش ژیانەوان بچیتن هەرگۆڤ ئەگەر تا هەست کێماسیەکی کرد ژیانە خۆدا مێزدەیە خون کێمتر کە ئەو چاوەیە هەنگی دەبینی وەزێتە گەلێک باشترە شێوی چجارەتە هەست بە کێماسی کردە دژیانە خۆدا بەێ ئەزانم کێماسی هەری مازن مزوداتی کوردانی ناناسی کوردەوانی ژوێ هەندێ ئەس حەز دەکەم ئیرۆپەیە ئەو کێماسیە مکردنە زارۆکی من وێ ژیانێ نەکەن ji bo Kurdistanê. Kî veboy pêştî? Belê? Berîngînê tu kî veboy? Yani te em bakur bûn. Pişka em hat nelê me Kurdistan dî ciwantir bû, xweştir bû. Me got kêmasiyê me herî mezin ew me bo Kurdaniyê kêm kiriye. Me kiriye bes me kêm kiriye. Îropaya îşallah em de ziyad bikin. Te bi xwe hewl daye ku pitir binasî yan jî kesek harîkar bûye digel te. Ku sîqet bi xwe hebîtin û berdewam hewl bidey.
حەزکەم بەردەوام بیت ینی داوام بکەم هەب هەواڵەی خۆوە هەمژی خۆ پەروەردەی بکەم سەر دیرۆکا کوردستانی زیاتر ڕێ بکەم. هیچ وەختێک تە هەست بە کێماسێ ئەنکو نقصان دژیانە خۆداتە کریە؟ ڕاستە لەوانەیە هەموو کەس بای ئەوەی هەستی کردبی بەڵام ئەتوو کە هەستت کرد نەقستان بەڵام هەموو کات هەستانەوە هەیە ئەتوو دەبی باوڕوت بە خۆت بێ بەڵام ئێستا هەندێک کەسەیە زۆرە مرۆڤەکە هیچ باوڕەشان بەخۆیان نییە دەست بەخۆیان دابەردەنەوە واز لە ژیان دەینن وە دەزانن ژیان تاو کۆتایی پێدێکا کێشەچیان توش بەجا کێشەچ کۆمەڵایەتە یان کێشەی خۆشەویستیە زۆر سوالەمان بینیە ینی زۆر خەڵک هاتیە ئەمن ینی ئەم بژەوە لەوانەیە بەسرم هاتبی بەڵام توانیتم هەستمەوە توانیتم باوڕم بەخۆم بووە ئەم دەرێم ئەو کەسانەی کە دەکەون چونکە هەموو مرۆڤک لە ژیان دەکەوی بەڵام هەموو مرۆڤەکیش ئەگەر ئیرادەی هەبی و باوڕ هەبی دەتوانانی هەستیتەوە پێتەویە کەسە کاریاتە بیتن یانژی تۆ بخۆ سەر پێخۆڕابی و ئەو کێماسیە ژناف ژیانە خۆ بینیە دەرێ بەخۆی لە ژیان باشترین شت ئەوەیە پشت بە خۆت بەستی زۆر باشە گەر هاوڕێیەکە تەبی هاوکاریت بکە ئەویش ڕێی ڕاست پێشاندە و هەڵستێنەوە بەڵام ئەتوو دەبی ئەو هاوڕێژ بەولاونەی بەخۆت پشت بە خۆت ببەستی بەخۆت هەستیەوە ئەجا پاشان وە بکەی خەڵکی کەش هەستێنیەوە کە بە خۆت هەستایەوە دەبی باوڕوت بە خۆتەبی چووکە باوڕ بەخۆ بوون ژیان دروست دەکە. هەندێک جی کەسان هەیە هەست بە کێماسیە و نەئارامیت کەن دژیان ناخۆدا ئێتوت بێژی ئەگەر چییە؟ بەڵێ سەرتا دەست خۆشتانە دەکەم سەرکەوتۆ بن ئینسان لە دنیاەدا ئەگەر ئیمان و باوەڕی بەخوای گەورە هەبی قەنەعەتش تەواوی هەبی لە دنیاە دەتانیتن ینی بژیتن و ئەو قەنەعەت و دروستبوون و نقستانیش ئینسان دەبیتن زۆرجار لە دنیاە مەسەن ئەگەر ئینسانگە داک و بابی هەبیتن کە لەنێکی زۆر پڕ دەکاتەوە لە ژیاندا ینی زۆر سەرکەوتی دەبیتن بەس هەموو کات ئینسان تەماشای خوارە خۆی بکە زۆر باشترە کە ئیسفادە لێ بکە کەم کوڕیش هەر دەبی و نەقس هەر دەبی ئینسان لە بینی برادایەتی و چونە دەرێ و ئیشکردن و ئەشتانە هەر دەبیتن بەڵێن تا هیچ وەختێک هەست بە کێماسیە کردە دژیان ناخۆدا تا بخۆ؟ حتمان ئینسان ئەگەر تەماشا بکە نەقسەکی دەبیتن تەماشا دەکە بەڵێ مەسەن ئێستا خوێندن نەمتوانێت ینی بسمە کولێ و مەحەد بەس هەوڵم دا ینی هەڵ بچم تەماشای ڕەفیقەکان دەکەم مەسەرەن ماستێریایینەیان دەخینن هەست دەکەی کە ئەتوو شتێک نەقسەک تێ بەڵێ چ لە ناخێتە دەهێتن هەست بە چ دەکەی؟ بەخۆی شتێکیوان نییە لە دنیا بەس ئەنی هەست بە نەقسەش دەکەی کە دەڕۆی دەرێ مەسەن لە گەریان دادەنیشی ئەو شتان ناوی بەس ئینسانەگەر دووبارە گوتمەگە داک و بابی هەبی لە دنیای زۆر بە نەقسی ناکە داک و باب هەوڵ دەدا هەم شتێکی لە بۆ ژیانی دابی بکات پڕ بکاتەوە بەڵێ ئەو کەسێن هەست بە نقصانێت کەن دژیان ناخۆدا پێتەوی ئەو بەخۆ هەوڵ بدەتن یانژی کەسە کاری وی بیتن یەکەم جار خوای گەورە کە دەوی پشت و ئیمانش تاوای هەبی بە خوای گەورە کە ئەوە دروست لە بۆی دروست دەکا دوو داکوباب سێش بەخۆی کە دەبی هەوڵ بداتن خۆی دروست بکە خۆی بگیری داکوباب هەتا سەر لە بۆ کەس نامینێ لە بۆ هەموو کەسێک بەس دەبی خۆشی دروست بکە و بخینیتن و ئیش بکاتن و هەوڵ بدا لە چوە بینەرێن هێژا خۆشتوی بینەرێن کەناڵێ بادی نانساب ئەلڤێرەژی ئەم گەشتینە دومایکە خەلەکە بێ هەفتێ تا هەفتێکادی و بابەتەکی دیژ بەرنامێ دەربڕین بمینن شاد خاترە هەوە.